بینەرانی کوردستان TV لە هەرکوێکن سڵاوتان لێبێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا. ئەڵلقەیەکی دیکەی قۆناغی دووەمی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەین. بەڵێ دەرباس سڵاو لە بینەرانی کوردستان TV و هەروەها کوردستان ستار. لە قۆناغی دووەماین لە پرۆگرامی سێما پێتان نەگەینەوە. وەک ئەزانن کە لە پرۆگرامی یەکەم و دووەما ئاماژەمان بەوەیە کە هەموو بەشداربووان دابەشی چەند گروپ پێکراون و لەلایەن مامۆسایانی شارەزا لە میوزیکەوە ڕاهێنانیان پێکراوە. ئەم گروپانە ئەمڕۆژ ئەوەی ئەمێنێتەوە ئەمڕۆ و پرۆگرامەکانی دواتریش دابەشیانەکەین بە چەند گروپێک و هەروەها بەرهەمەکان بە هاوبەشی لەگەڵ گروپی میوزیکی خۆمان کە لەگەڵمانە ئەمێنەوە تا کۆتایی پرۆگرام دەرباس بە سەرپەرشتی مامۆسای گەورە مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی چەپڵێکی بۆ لێ ئەدەین. سپاسی ماندووبوونیەکەی زۆر سپاس مامۆستا سەید ئەحمەد. بەردەوام ئەبین و ئەچینە پرۆگرامەوە. زۆر باشە دینا، وەکو دینا باسی کرد بەشداربووان بەسەر گروپ دابەشکراون. ئەو گروپانە بەو پێەیە دینا کە دەنگیان بەشداربووان تا چەند لێک نزیکە هەروەها تۆنی گۆرانی گوتنیان تا چەند لێک نزیکە. بەر لەوەی کە بەشداربووان بانک بکەمە سەرستێج دەمەوێت بۆ چوونی لیژنە وەربگرم لەسەر ئەڵلقەکانی ڕابردوو ئەم ئەڵلقەیەش. مام ساڵ کەوزای لە تۆ دەست پێ دەکەم. سڵاوتان لێبێ، سڵاو دینا دەرباس، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گروپی موزیک، مامۆستا سەید ئەحمەد ڕەوانزی، مامۆستای هەمومان بە منەوە زەحمەتیان کێشاوە. سپاسی هەموو لایەکەکەم. ئێمە ئەمڕۆ لە حەڵقەی سێمین لە پرۆگرامی کوردستان ستار دیسان چەند گروپێک ئامادە بووە. وەکو ئاماژەتان پێدا من پێم خۆشە ئەمڕۆ مامۆستا بەیاریش لێرەیە بتوانێت ڕوونکردنەوە لەسەر چۆنێتی دابشکردنی ئەو دەنگانە بدات کە چۆن دابەشی کردوون و تا وازەح بێ زیاتر بۆ جەماوەری خۆشەویستی کوردستان ستار لە کوردستان تیڤیەوە بۆیە بزانرێت چۆنیە بۆ دابشکردنە. هیوادارم بتوانێت هەموو لایەک سوودمەند بن و ئەو گەنجانەش شانسێکی ئەوەیان هەبێت کە سەرەکەون دەستخۆشیان لێکن. ئەوەی کە سەریش ناکەوێت سروشتی بەرنامەکە بێگومان وایە دەبێت بتوانێت جارێکی کە و دوو جارێکە هەوڵدا غێری بۆ چوونی من مامۆستایانیش بە قسەی خۆیان بکەن. مامۆستا عەبدولقەهار دوباره رێز و سڵاو بووە هەمیە و چۆبێتەوە ماچی بکەن بووە تایبەت بۆ هەمی لجنەیەک ئێکە مامۆستایەتمە و مامۆستایەت موزیک ژەن چۆبێت هەمیە ماچی بکەن هەر ساغ بن هەمی هەواڵێتمەە مامۆستایەتمەە بۆژی میهێوانێن عزیز ڕێز و سڵاو مەهەنە بۆ بینەریت کوردستان تیڤیژی. هەلبەتە قۆناغە گەلێک زەحمەتە چینکی گەل موزیکی سترانگوتن گەلێکا زەحمەتە هەکە بێ موزیک تو سترانێ بژی بەلکی تونجی بێت خوار مرۆڤ گەلێک جا نەزانت بەس دگەل موزیکێ زەحمەتترین کار دنیایدا سترانگوتنە تایبەت گەل موزیکی گەلێک زەحمەتە مە گەلێک دەنگێت خۆش جێگرتن و ئەس گەلێک دڵخۆش بین پۆ دەنگێت خۆش ئینشاءڵڵە ئەڤروژی گەلێک دەنگێت خۆش گولێ بن و ژێ بگرن و هەر سەرکەتی بن ئینشاءڵڵە. زۆر سپاس. زۆر باشە بۆ چوونی مامۆستا میکایل وەردەگرم. دیارە ئەوەی کە دەبوو بیڵم مامۆستایان کوتیان سڵاو ڕێز بۆ گروپی هونەری و مامۆستا شتێکی تایبەتم نییە من بیڵم قسەکانی منیان کرا و هیوادارم ئەوانەی کە ئەوڕۆ دەردەکەون بتوانن بە دڵێکی فراوانەوە وەری بگرن و ئەوەی کە دەرناکەوێ بە عیشق و محەبەتەوە وەری بگرن. زۆر سپاس. دکتۆرە چیمان پێڵێ ئەمڕۆ؟ ئەمن دەڵێم سوپاس بۆ هەموو لایەک ئەوی بەشداری بووە، سوپاس بۆ کوردستان تیڤ ئەو بەرنامەی پێشکەش کرد و بۆمە چونکە ئەمە حەزەکەین بۆ خزمەتی بینەر هاتووینە دەمانەوێ عالم تماشەکە عالم دڵی خۆشبی و ئەو دەنگە خۆشەی هەمانە لە کوردستان بەخوای ئەوەندە دڵم گەورە بووە دڵم خۆشە بەو ئەو تشتی دەبینم ئەو گەنجانە دێن دەڵێم خۆشکە ساڵ بەهات مامە و پشتەوە ئەوانم دیبە وەلیە بۆ مامۆستا سەید ئەحمەدی ڕەوانزی پاشی 15 ساڵ دیتمەوە ئێستا وعدی دامێ گۆڕیانێکم بۆ دەکا. باشە دکتۆرە ئەگەر گەنج بیتەوە بەرهەمی تازاکەیت سوپاس بۆ مۆسیقەکان هەمویان ئەکادیمین باشە و مسەقەفن هەمویان سوپاس لە بۆ هەمویان سوپاس لە بۆ ئەو بینەری هاتوونە تماشەی بەرنامە دەکەن و اشتراکەکەن سوپاس لە بۆ هەموو لایەک بەس تخوا ئەوی دەرنێ عادز نەبی چونکە ئەمە هاتوونە بۆ خزمەت نەهاتوینە یەکمان بووە یەکمانەوەی والله بە حەقیقەت هاتوینە
دەرباز هەمویان دڵیان لای بەشدار بووانە ئەوانەی کەس عاجز نەبی. بەڵێ بەس هەر هۆنارن خۆ محاولە دەکەن بەرەبەرە ئەمە 52 ساڵ بەس ئەمن 52 ساڵ نیم ها کمترم 52 ساڵە من خزمەت دەکەم هەتا ئێستا دەمێ فێر بم بەس ئەمرم 52 نییە ها سەرکەوتوبی زۆر سپاس دکتۆرە بەڵقیس دەست خۆش میرا سلااوان لێوێت کاک دەرباس دیناخان هیوادارم زۆر باش بن ماشەڵە زۆر جوان هەردووکتان بە خێراتنیکی گەرمی ئەو جەماوەرە جوانە ئەەکەم کە لێرەن ئەمڕۆ زۆر بە خێراتنی ئاکەم سپاس بۆ مامۆستا سەید ئەحمەد و گروپی میوزیک کە هەوڵ و ماندووبوونێکی زۆریان داوە لەگەڵ بەهرەمەندەکان پرۆڤەیەکی باشیان پێ بکەن و بۆی بتوانن باش گۆرانی بڵێن وەکو مامۆستا عەبدولقاهر باسی کرد ئەمڕۆ کارێکی زەحمەتە بۆ ئەوان چونکە لەگەڵ میوزیک گۆرانی ئەڵێن بە حقیقت لە ڕووی تۆنەوە لە ڕووی ئەم شتانەوت کۆمەڵێک مەشاکل احتیمالە بۆیان دروست بێ بەڵام هیوادارم بتوانن زۆر باش گۆرانەکانی خۆیان پێشکەشکەن هەر ئەو گروپی کە دێت ئەو کەسێک کە بەشەکەی خۆی پێشکەشەکە هیوادارم بتوانێت بەبێ ترس و بەبێ دڵە ڕاوچی و بە استعدادێکی زۆر باشە و بتوانێت گۆرانەکە بڵێت دووبارە سپاس بۆ ئێوە و خۆشحاڵی میرا زۆر سپاس ئەچمەوە لای مامۆستا شتێکت هەیە پێش ئەوەی دەست پێ بکەین دەست پێکردن بە خێراتنی دەرهێنەری بەتوانە کاک بریار فەتەح ئەمڕۆ میوان کاک بڕیار بەخێر بێت چەپڵەیەک یەکێک دەبێت لەو بەڕێزانەی کە ئەو کەسێک کە دەردەچێت خەڵاتی یەکەم و دووەم و سێەم وەردەگرێت لەلایەن کاک بڕیارەوە کلیپەکانی بۆ دەکرێت بەڵێ مامۆستا ئەوە چیە ئەو سەوزە لەگەڵ من سەوزە لەبەر کردووە ئەمڕۆ وەڵی وتمان باتن سیق بێتەوە باشەوە لای دەرباز بێگومان ئێستا من و تۆ و ئەندامانی لیژنە و بینەرانی خۆشەویستیش چاوەڕێن کە گروپی یەکەم بێنە سەستێج و بەرهەمەکان پێشکەشکەم بەڵام بەر لەوە نامەوێت و پرۆگرامی ڕابردوو بیرم بچێت هەرمێ بیری خەمەوە سپۆنسەرەکان باشە زۆر سەرەکان ئاگادار بن بەس من بیری ئەخەمەوە ئەو بیری نابیرم بۆ بەرنامە بیرم زۆر سپاسی سپۆنسەرەکانی پرۆگرامی کوردستان ستار دەکەن کە بێگومان ئەوان نەبوونە ئەو ستێجە جوانە و ئەو بەرنامە جوانە نەدەبوو سپاس بۆ سپۆنسەری سەرەکیبان لالاف گروپ بێگومان چەپڵیان بۆ لێبدەن تکایە سپاس بۆ زێبرانۆ سپاس بۆ کۆش تراڤڵ سپاس بۆ هوتێل کانیۆن هوتێل هەولێری نێودەوڵەتی ناسراو بە شیراتۆن سپاس بۆ تاتلیسەس گروپ هەروەها سپاس بۆ تایر کلاس بەڵێ بەڕێزان ئەچمەلای سپۆنسەرەکانی تر دەرباس پاسی جاسمین بیوتی سنتەرەکەین سێرپڵ VIP HL دیزاین سۆفیا سنتەر پێشانگای حەمرین ڤاناس مۆدا زانا فاشیۆن بزنس کلاس دەستان خۆش بێت زۆر سپاس جارێکی دیکە سپاس بۆ سپۆنسەرەکانمان دیناسا کاتیەوە هاتووە کاتە پڕ سترێسەکەیە ئەو کاتەیە کە هەمومان بۆی لێرەین دەچینە لای یەکەم گروپی ئەمەڵقەیە گروپی چریکەی بولبول هاوکارمان وەزیر لە باکستێژە دینا سلااوت لێ بێ وەزیر بێگومان ئەگەر باسی ئەم گروپە بکەم گروپی چریکەی بولبول کاک محەممەد فەیساڵ شەهرام ئەرسەلان دیار ئاشتی محەممەد وەزیر پێم بڵێ ئەم بەشداروانە چۆن خوان ئامادە کردووە و بە خێرایش بیانێرە سەرستێج زۆر سپاس دەرباس سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش سڵاو لە لیژنە سڵاو لە ئامادەبوانی ناو ستۆدیۆ لێرەش گروتینێکی زۆر گەرمیان پێوە دیارە ئێمە بەر لەوەی بێ لای من بەردەوام قسەمان دەکرد بەردەوام باسی خۆ ئامادەکردنەکانیان بۆ من دەکرد بەر لەوەی بێنە ژوورەوە یەک دوانێکیان دەدوێنم بزانم هەستیان چۆنە بەر لەوەی بێنە سەر ستەیج تۆ قسم بۆ بکە فەرموو ستام زۆر سپاس مەمنون هەستت چۆنە بەر لەوەی بچیتە سەر ستەیج و کاتێکی زۆر کەمت ماوە چۆن خۆت ئامادەکردەوە هەستت ئێستا بەچی یەکەی بەتەکید هەستێکی زۆر خۆشم هەیە لەگەڵ کامێرە با جوانتر ببینین ئەوە بە جوانی خۆت گۆڕیوە زۆر سپاس هەستێکی زۆر خۆشم هەیە هەموو مامۆستایەکان لەگەڵ ئێمە ماندی بوون دەستی ماندووبوونیان دەکوش بەخێر بێتەوە دیار تۆ پێت وتم زۆر ماندوومە لە پرۆڤەکان ئێستا ماندووی ئێستا نەوەڵە ماندوونی حازرین بۆ هەموو شتێک سترێس ئامادەین ئینشاڵڵا باشە دەربازدینە لای من بەشداربووان ئامادەن ئێستا دێنە ژوورەوە گۆرانێکی خۆیان پێشکەش دەکەن دەستخۆش وەزیر داوا لە گروپی چریکەی بولبولەکەین بێنە سەر شانۆ و بەرهەمەکەیان پێشکەش کرد
سليماني قوي جملي ديارة أيها ورنما ببرسي قوي جا خملة منبارة أيها ورنما نمام 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 زرت وانا وجي خومنا والله همویان زۆر مهم والله زەحمەتە بەخوا زۆر زەحمەتە ماڵمان کاکە بۆوە گۆرانیڵێ یەک کەس دوو کەس خراپ بوونە یعنی خۆ دنیاکاوە زۆر مشکلیە دەرباس دەمەوێت برێم ئەو هەولێرە قشتە ئەو قەراو نارە خۆشەویستە ئەو هەموو کوڕی گەنج و جوان و دەنگ خۆشەی پێگەیاندیە ئاخەم کو نەمرم ئەوڕۆ محەممەد لۆ دەکەی چاوەکەم لۆ دەکەی بە قوربان دیار لۆ دەکەی چاوەکەم ئەوەمە ئەداشتە چییە؟ با بچمە لای لیژنەی بەڕێز مامۆستاڵکە و زایر با مامۆستایەکیان قسە بکە من تا جەمعەکەم سێبینی و یەکەم وەرەگریت ببرن بە حقیقەت وانە مامۆستا بە حقیقەت هەر ینی هەر شەشیان ینی شتێکی زۆر تایبەتیان کرد هەر هەمویان ئەحساسێکی فول ئەدایەکی زۆر جوان ینی بە وەکو کاک محەممەد ینی هەستم بە هەندێک وردە ئەدایەکی زۆر جوان بوو بە زۆر کاک محەممەد یەکەمیش هەروە بە بەعزە ئەدایەک و تەحویلاتێکی جوانی کرد بۆ زۆر پێی سەرسان بوو بە حقیقەت ئەوانی کەشان هەمویان ینی ناڵم من تاکە ناڵم بەڵام هەر هەمووتان زۆر مهم بوون بەڕاستی ئەمڕۆ جا ئێستا بۆ ئێمە زەحمەتێکی زۆرە چۆن بتوانین دوو کەس یا کەسێک هەڵبژێرین نازانم حەسەب ئایا کار بەکاردێ بەکاردایە نازانم تا لێژنا گفتوگۆی خۆیانەکە ئەچمە لای بەشدار بووان با پێتاندا بێم زانم چێ دری لەسە 500 لێ دەدا
چێدری لەسە 500 بەخۆی دەست خۆی برین کا پێشەوەم ئەتو باشە هەمویان زۆر زۆر سترێسم من لە جێگەیەوە سترێسم بەجددی کە گۆرانەکەش دەستی پێکرد دەرباز بە کاک محەممەد دەستی پێکرد کاکی چین بە محەممەدی کوڕم دەستی پێکرد تەبان محەممەد ئەوەنە ئەدای خۆشی کرد من مووی گیانم بەرز ببوویەوە ڕاست لەوە دەکەی کاکە شایدم باشە دەرباز ئەچینە لای دەرەنجام بزانین لە پێش دەرەنجارەکەم مامۆستا بەیار بێت تەوزیح مامۆستا بەیار لێرێ مامۆستا بۆ مامۆستا بەیار هەموو پرۆڤەکان ئەو کردوویەتی دەست خۆش بێت ئەوها پەروەردەکردینە ئەوها بە جوانی هینایتت هەتا ئەوڕۆ دەستت خۆش بی کاک بەیار فەرموو بۆ سەر شانۆ بۆ چوونی خۆت لەسەر کوردستان ستار یەک دەقە قسەمانۆ بکە هەر هیچ نەبی لەسەر ئەو بەشدار بوانە مان بدەنێ لەسەر قۆناغی یەکەم و قۆناغی دووەم کە ئێستا لێرە ئامادەی دیار دەست خۆش فەرموو کاک بەیار بۆ کامێرە سەرەتا دەستخۆشی فکری ئەو بەرنامە دەکەم بەڕاستی توانی چەند گەنجێک بینتە سەر ستەیج کە بەهرەی شاراوە بوون توانی بە دەریان بێخا لەسەر شاشە دەستخۆشی لە ئەندامان لیژنەب دەکەم دەستخۆشی لە برایانی میوزیک ژەنان دەکەم بەڕاستی ماندوو بوون زۆر زۆر لەگەڵمان لەگەڵ بەشداربووان و دەستخۆشی لە جەنابستان دەکەم و هەموو ستافی ئەوەی کە لە پشت کامێرە خزمەت بەو بەرنامە دەکەن بەڕاستی لە بۆ من ئەرکەچی زۆر زۆر زەحمەت بوو هەولێر کەتە دەستی من ماشەڵڵا عەدەدیان زۆر بوو یەک لەوانە بەس دەمێ یەک ڕوونکردنەوە بدەم ئەوانەی کە ئێستا لێرەنا هەمویان ماشەڵڵایان لێبی دەنجیان زۆر زۆر باشە بەس ئەو ڕزی بەرنامەی وایە هەر دەبێ هەندێک دەربچن و هەندێک ماڵ ئاوای مالێ بکەم تەوان زۆر زۆریشمان پێ ناخۆشە بەڵام بەرنامەکە وایە و دەمێ یەک ڕوونکردنەوەیت کە بدەم لە بۆ بینەر زمهور یانە ئەوەی کە هەیە ئەو گروپانێک کە دامەزرانی لەسەر ئەساسی ئەکادمی هەمومان ینی هەموو ڕێگەی خستیە ئەو دەنگانێک کە ڕەنجی دەنجیان لەگەڵ یەکتریە تۆنی دەنجیان لەگەڵ یەکتریە زۆر گرنگە احتیمالە هەندێک کەس ڕخنەی ئەوە بگری برێ لۆ ئەو گروپە هەمویان وانە هەمویان باشن لۆ گروپەکەیدی وانینە احتیمالە دوو دەنگ خۆشیان تێدابی ئەوانی دیوانە بن بەڵام ئەوە لەسەر ئەساسی تۆن لێک نزیکی ئەوانەیە احتیمالە کەسە مۆسیقیەکان باشتر تێدەگەن بۆیە حەزم کردە ئەو ڕوونکردنەوە بدەم بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکیان زۆر زۆر سپاس بەیارەکەم بەڕاستێکی کە لە موزیسیێنە هەرە باشەکان کە جوودێکی زۆری کردووە زۆر بە دڵسۆزی و زۆر شارەزایانە توانیەتی تەنسیقێکی جوان بکە دەستخۆشی لێکن هیوادارن هەمیشە لەگەڵمان بمێنێتەوە زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش دینا بەر لەوەی ئەنجام وەربگری من دەمێ بزانم ئەوەی دڵی لەسەر ناگرم زۆر خێرا ناگرم دڵیان ئەگەر لە زۆر خەڵکیش لێ بدە شتێکیان لێنێ خێراکەن کاکە مامۆستا میکائیل ئەوێ دەرەنجامەکەمان پێشکەش کات مامۆستا لای تۆیە باش دیارە ئەو هەموو تەوزیعیاندا خودایی هەمووتان زۆر باش بوون بەس لێرە پیاو بەداخەوە زۆر بە مەجبوریەوە دەبێت چەند کەسێکی هەروەلانین وەنێ ئەو کەسەی کە بە مەجبوریەوە ناوی دێنم ئێستا کاک شەهرام کاک شەهرام گیان وەرە پێشێ هەرزووکەم ئەوەی پاش کاک شارامیش کە دیسان داوای لێبوردنی لێ دەکەم کاک دیار بەداخەوە بۆرد و بەشدار بوو یەک نەفەری دیکەشم ماوە دیسان داوای لێبوردن پڕ بەداڵ لە کاک ئاشتیش دەکەن زۆر پێمان ناخۆشە ئەو سیانەی دیکە کە ماونەوە ئیتر نازام چۆنی حەل دەکەن قسە دەکەی لەسەریە ئەvە زەحمەتترین گرۆپی من خود پرۆگرامی دەدیت هەر شەیژی ستران بێش یعنی ئەمی هونەرمەندن
منادي تيكت تونوي هاتي خاري ومنادي ترتماني قاع برداي برندي بوم بخو جالك زحمته أزمان ما مستايفة متقوتي همي جارة إيك دارت كفت بلاف جارة سيبن مجبورن سيا دار ياخد سيا قبيل بكن شكي سيدي جدا جيت وان جالك راسي شكن باشا كاكا يا زحمته نسبة كان قسب كين باشا ڕاستی لاوانەیە هەر یەکێک ئێمە ڕائمان داوە کاکە دیار و کاکە شارام و کاکە ئاشتیش زۆر دەنگتان خۆشە بەڵام ناشکرێت سروشتی بەرنامەکەوایە بە تێکرای عام کاک محەممەد فەیسەڵ دەرچوو بە قۆناغی سێ پیرۆزە لە محەممەد فەیسەڵ پیرۆزە محەممەد بەڵێ کاک محەممەد دەرچوو بۆ قۆناغی دواتر لەم وەرەقەیە بەکاردێنم بۆ کاک محەممەد لێر چکم زۆر دەنگی خۆشاویش دەرچوو بۆ قۆناغی سێ پیرۆزە کاک محەممەد لێر باشا کاکە ئەرسەلان چی لێت بکەین چی لە تۆ بکەین کاک بیکایلیش وەرەقەی خۆی بەکاردێنێ بۆ کاکە ئەرسەلان باشا پیرۆزە لە ئەرسەلانیش ئەچێتە قۆناغی داهاتوو بۆ یەکەم جار لە گروپێک سێ کەس ئەچێتە قۆناغی داهاتوو ئەمە لە سروشتی پرۆگرامانە بوو بەڵامی تر لەبەر ئەوەی دەنگ خۆشی باشی تایە و بۆ ئەوەی کە با بڵێن بگەنە ئەو ئاستەی کە پێشکەشیان کرد هەر لەسەر ئەو ئاستەش بمێنەوە و حەقیان بدرێتێ دەرباز بۆ قۆناغی داهاتوو کەواتە لێژنا دوو کارتی تری بەکارهێنا بۆمانەوەی محەممەد و ئەرسەلان و محەممەد فەیسەڵیش دەرچوو بۆ قۆناغی داهاتوو دەستخۆشی لەوانی ترەکەین و داوای لێبوردنەکەی کە نەمانتوانی بتان بینینەوە لە پرۆگرامی داهاتوو زۆر بەخێر بێن سەرچاو چەپڵەیەک بۆ هەمویان لێ پیرۆزە سەرکەوتوو بن بەخێر بێنەوە چۆنن باشن چەند کەس دەرچوو سێ کەس لە گروپەکە سێ کەس دەرچوو چەند کەس بەکارد بوو چەند کەس پێکارد ینی بەخۆم دەرچوون کاکە و کاک محەممەدیش بەکارد محەممەد و کاکێکی ترە بزانام کاکەکەی ترکەیە بەداخەوە بۆ بەداخەوە وەڵا پێم ناخۆ ئاگام لێ و سترس بووی سێرمە کردی لە دەرەوە بەڵامی تر کاتە سەرۆی کێ دەرچێ و دەرنەچێ ئاگام لێ نەما بەڕاست پیرۆزە بەکارد کەواتە یەکێک لە کارتەکان بۆ تۆ بەهارە چیمان بۆکەی لە قۆناغی سێم سەرکەوتوبی ڕای لیژنەیە بەس خۆ جوانیش گۆرانەکە توت تر ڕای لیژنەیە بە بزانم نابێ هەمووان پێکەوە دەچین ئیتر چەند کەسێکێتر گروپەکەیەوەش زۆر ناخۆش بوو هەمووی دەنگی خۆش بوو کاکەیانی وەرێشی بە خۆت وەرێوەڵە بەزەوت مامۆستادامانن چی بکەن خواگیان سوپاس دووبارەکە لە جێوانی عزیزم هیوادارم بەردەوام منیش دەرنەچم بەداخەوە بۆ وەڵا پیرۆزبایی لە کاکە ئەرسەلان و کاکە محەممەد و کاکە محەممەدی دووبارە قوربانیان بم پیرۆزبایان لێ دەکەم هەر وەک کاکە دیاریش باس کرد سروشتی بەرنامەکەوەیە هەمومان دەرناچین ئیتر ئینشاڵڵا لۆ دەرفەت تێکی تر هەر بژیت سپاس سپاس بخوای بۆ تۆ کە لیژنەی هەستی چۆنەکەوە وڵایی هەستم خۆشە و ناخۆشیشە بەزدی بۆ هاوڕێیانم و کاک دیار بەتایبەت بەڵامی تر سروشتی بەرنامەکە وایە چی پێ نەگەڵێ ئارەوەڵا زۆرم پێ ناخۆشە زۆر سپاس دەکەم بەڵێ ئازیزان بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار پێتان گەیشتینەوە دوای ناوبڕەکە و ئەچینە لای گروپێکی تر کاپێک هاتووە لە چەند بەهرەمەندێک خۆیان ئامادە کردووە بۆ گۆرانی داهاتوو ئەچینە لای ژیلە بڵاو لێ بێ ژیلە هاتینە لای تۆ شەوە باش ئەم کاتە باش زۆر سپاس گروپێکت لایە گروپی ئازیز بەهارە بابزانین چۆن خۆیان ئامادە کردۆ ژیلا قسەیان لەگەڵکە و بیان دوێنە بۆم بزانین چۆنن باشە گیان ئێستا بۆ تەنێرم پێشەوەی بچمە لای گروپەکەی کە ئامادەن ئێستا ئەمە سڵاوێکتان لێ بکەم ئازیزان خۆشەویستان ئێوارەتان باش بێگومان من و هاوکارم وەزیر زوو شوێنەکانمانە گۆڕینەوە بینی خۆمان بێکم ئیشە قورس بێیم بە و اینجا زۆر قورسەکە گروپەکەیە نەدەرەوە لە تست لەبەرەوەی ئەوانەی کە دەرنەچون من دڵم تەحملی ناکا بەڕاستی قسەیان لەگەڵکەم بەخێر وێن جەماعەت باشن زۆر سپاس با بچمە لای کاکە شیشار کاک شیشار باشی زۆر سپاس بژی ژیرەخان چاوەکەمی بژی ئامادەن؟ ئینشاءڵڵا بەڵێ خۆت ئامادەی؟ بەڵێ بەڵێ هیچ سترس نابی تاکی
وڵی تر ئەو کاتە لەوێ نازان بەڵام ئێستا زۆر باشە کاکشی شار دەنگت زۆر باشە لە بەرەوە تکایە لە خۆتی تێکمەیە هەمووتە نونم زۆر سپاس زۆر سپاس بشین چاوەکەم گۆرانەکەتان بەدڵە لەگەڵ ستایلی خۆتانە بەڵێ بەڵێ ئەکیت منەمەوێت لێرەوە دەستخۆشی تایبەت لە مامۆسا بەیار بکەم چاوەکانی ماچەکەم ئەکیت پێمانەوە ماندوو بووەوە گۆرانیەکی جوان و باشیشی بۆمان هەڵبژاردووە پێم وایە گونجاوە بۆ دەنگی ئەمە ئیشاڵڵا ئیتر بتوانین مامۆستایانی لیژنا ڕازی بکەین سەرکەوتوو بن با لەگەڵێکێک لەم کچە جوانانەش قسە بکەم و ئەو کاتاتەوەم بڕۆنە ژرۆکەمتان قساکەن فەرموو ئەگەر هەستیتە سەر پێ بۆی بەقەدەر من بی چۆنی؟ باشم سپاس ئامادەی؟ ئامادەم بەڵێ چەند ئامادەی؟ زۆر ئامادەم باش ئەو گۆرانیە بەدڵتە کە ئێستا بۆتان هەڵبژێردرا؟ بەڵێ بەدڵمانە گۆرانەکە لەگەڵ ستایلی ئێوە گونجێ؟ دەگونجێ بەڵێ زۆر باشە تی سەرکەوتوو بن هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئێستا فەرمون بڕۆنە ژوورە و منیش لێرەوە سێرتانەکەم زانم چی ژیلا دەست خۆش بێ ژیلا گروپی ئازیز بەهارە ئەنێرێتە ژوورەوە بابزانین ئازیز بەهارە یان بەهار نییە چاوەڕێیانەکەی چەقلێکیان بۆ لێیان سپاس یا شاكر
دەستان خۆش بێگومان دینا گروپێکی زۆر جوان دەنگیان زۆر زۆر خۆش بوو گۆرانیەکی زۆر جوانیشان هەڵبژارد بوو ئەو گۆرانیە هەموو کوردێک گوێی لێ بووە بەڵێ باشە تێبینی لیژنەوەردە بەڵام دکتۆرە فەرموو دکتۆرە بەر لە وەرگرتنی تێبینیەکە هەستەکەی کێ دڵی بەپەلە لێبات و سترێس بووە و سەیریان کە تۆ بیان خوێنەرەوە ئەمە شانۆی تۆیە تۆ لێرە پرۆفیسۆری نامەی پرۆفیسۆریت لەسەر شانۆ وەرگرتووە سەیریان کە بۆم بخوێنەوە کێ دڵی لەسەر هەزار لێیە دکتۆرە هەر کەسێکی ئەوەل جار دوانین جار لەسەر شانۆ ڕاوەستی بەڵێ هەتا فکرەی هەبی و ئەوەی دەترسێ بەڵێ بۆ چونکە بەخۆی ئەو شانۆیە یان دەتخوا یان دەیخۆی بەڵێ یان ئەتوو بەسەر دەکەوی یان ئەوە دەبی بۆ شانۆرە لێن باخوربان شانۆ زۆر مهمە زۆر کەسەیە دەتوانی باش بنووسی بەس لەسەر شانۆ ناتوانانی قسە بکە بەڵێ زۆر باشە دکتۆر هەمویان باش ڕێزیان هەیە و ئەو گۆرانیەی بەڕێزی شەماڵ سایب ئەم نیوەبیر هینا دەگەڵی خۆش بوو فترێک بەڵێ واللهی پیسێکی چۆن بوو مامۆستا دەرەجەکان ئەمن ناتوانم دەرەجی کچان بدەم چووکەم کچی خۆش دەوێت gelek canbî destxweşiyê li wan dikîn Biraya min ne gelek baş hate gotinê ev strana taybet kupila wê yanî tu sêca teknîk wexta dikiriniye ema ton gelek çû jê bigirin mamosta daxwaza lêborînê ji Mehemedî Şîşat Tîşar Biraya min wekî li jinê jî gotî یا ایکی باشە کەسەی ناوی خوێندرێتەوە سەرکەتیامە دێ ڕێیان پلەیەکێ بەێ بەڵێ نیوەی گۆرانیەکە دەرباز وا دیار بوو نیوەی گۆرانێکە کاچیشات نوێ بەجێهێشت وە لە کۆپلەی دووەمیشا باش نەبوون بەڵام ئەو کەسەی بە موسەیتڕی و گۆرانیەکەی باشوت بەڵێ فەرمو مامۆستا بەڕاستی من بۆ خۆم شۆک بووم من یەکێک لەو دەنگانی کە زۆر پێم باش بوو کاک محەممەدە ینی تەوەقعی من بۆ کاک محەممەد زۆر زیاتر بوو دەنگێکی زۆر باش زۆر مۆسیقی گۆرانی ئەوت لام سیر بوو ئێستا هەم دووجار خارج بوو لە تۆ هەم نەیتوانی سەیتەرە بەسەر ناوەڕۆکی گۆرانەکە بکە کاک شیشار بەڕاستی زۆر باش بوو لە سەرەتا بەس لە کۆتاییدا بەشێکت بیر چۆوە بەداخەوە ینی کاک شیشار زۆر باش بوو لە سەرەتا زۆر بە باشی داخل بوو هەتا نوختەی ئەخیری خات و شادیش باش بوو هەوڵی خۆی زۆردا بە باشی بەڵام دیارە بە تێکڕای لیجنا بڕیاری خاتوڕێیان سەرکەوت بە قۆناغیسێ دووبارە پیرۆزبایی لە خاتوڕێیانەکەین بە چەپڵەیە کۆتایی بە بەرهەمی ئەم بەژاربوانە هێنین دەستان خۆش بێت و بەخێر بێت بەدڵێکی گەورەوەری گرن وە کەس دڵی لێمان نەشکێت پیرۆزە لە خاتوڕێیان هەروەها ئەو بەشداربوانەی کە نەشیان توانی سەرکەوتوو بن بێگومان کۆڵمەدەن ژیان بەردەوامە و کوردستان ستار بە دەستپێکی کارە هونەرەکانتان بزانن هیوادارین لە داهاتوێکی نزیک بەرهەمی هەموو بەشداربوانی کوردستان ستار ببینین ئینشاءالله دەستان خۆش زۆر سپاس فەرمون هەستی چۆنە ڕێیان وڵای ئیتر خۆت بێنە شوێنێ من خۆش و ناخۆش خۆش و ناخۆش لەبەر ئەوەی خۆم بردمەوە هاوڕەکان دۆڕاندیان لە باکستەیجی کاتی پرۆڤەلێم پرسیتم لە کێ زۆرە ترسی تۆتشی شار شار ڕاستە ئەمڕۆ شەروا بووی؟ ئەرێ وڵا زۆر 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 شانسی خۆت شیژار عینەکەی ئەوەی خۆی تێپەڕان هیوادارم بتبینم لە قۆناغی سێم باشتری مەمنون سپاس دەکەم خۆش ئایشی شار چیت کرد؟ زۆر سپاس بزی چاوەکەم دەنگی هەمووی دەنگی خۆشە بەڵام چەند دەنگێک هەیە کە زۆر بەرمنەکەوە یەکێک لەوانە دەنگی تۆ قوربانتم سپاس دادەژیرە جان ژیرۆ وەڵڵی نازانم دوێت نازانم شتێکی سیر بوو ئەو کاتی کە با بڵێن ئەو دوو دێڕیان ئەو چەند دێڕی کە بەر من و یان هەر کەسێکی تر لە برادەرەکانی منەکەوێ لە دوای تەوابوونی کۆپلەکانیان دێڕەکان ئێمە دواتر کۆرز دێن
ئیتر لەو جێی کە من ڕاوەسا بۆم زانی کۆرسەکە دەست پێەکە ینی وەکو پرۆڤە نەبوو کاتی پرۆڤە نەبوو یان چی یا خۆ بیرە ئەو کاتە بوو بەڵام چۆنڵی لەوەیان لێمان تێکچوو وەم زانی برادران ئەیڵێنەوە ئەومان بۆ هەوڵت نەیە داوای چانسێکی ترکەی هەوڵت نەیە قسەیان لەگەڵکەی جاتر خۆیان یەکلاییان کردەوە خۆ ئەبێ چۆنەڵی برادرانی دیژنەمە کاری ئەوانە چۆنە بێ من ڕەنگە لەسەر من بکەوێت دووسێ ڕۆژی تر بۆ نمونە من بەردەوام بم لە کاری هوەریم ڕەنگە لەسەر من بکەوێت ئەوە لەسەر مامۆساڵکەوتیان کە عەبدولقاهاریان هەر کامێکی تر لە برادرانی تر لەسەر ئەوان بوو بەڵامی تر وەک سەرەتاژ وتم ژیان بۆ هیچ کەسێکمان نەوەستاوە گەر خوایار بێت خواتە من بدات بەر لا شتێ ئەبواە سەرەتا بڵێم پیرۆزبایی لە خانەکەم پیرۆزی بە ئینشاءڵڵا بەردەوام بێت ئێمەش ئومێد بە خودا بەردەوامە بین کاک محەممەد لای تۆ چی ڕوویدا واللهی شتەکان بە باش ڕۆشن سەرەتا هەمووش وەکو پرۆڤە لە پرۆڤش باشتر وتمە ڕاستی بەڵام دیار ڕای لیژنە خاتوڕانیان پێ باشتر بوو پیرۆزبایشی لەکەین هیوای بەردەوامی بۆ کاکشی شاری شەخوازم معجیبی دەنگیم و لە دەرەوە شەر هاوڕێن ئینشەڵڵا و هاچەندە پێشتوش هاوڕێن بووە لیژنە وتیان چی لەسەر دەنگی تۆ چ ڕایەکیان هەبوو واللهی ڕایەکی ئەو تویان نەبوو بەڵام وتیان کە لە تۆ نەرچووی هەمووشی 100% لەسەر تۆنی خۆی بوو جێگیر بۆ شتەکانم وەکو کاک شاری هاوڕێشم ئەویش تەنها تۆزێک لە ڕیتم دەرچوو بەڵام هەردووکمان زۆر باشی گورانەکەمان پێشکەش کامە کوڕیتیانە بەڵام ئینشەڵڵا گرنگ ڕای خەڵکیە بڵێ بێ ناخۆشترین شت کە منە یەکەم ئێستاوەی ئاگام لە گۆرانەکانی ئێوە نیە ئەگینا هەموو شتەکانی تری خۆشە وای ڕاستە ئەی سترێس بووی سترێس نەبووی کاتی گۆرانێتن چۆن بوو واللهی هەستم کە سترێسم بۆ پێیابێ بەڵام کە چووم بۆ شێوەیە نەبوو کە تەوەقع مەکرد سترێسمان نەبوو بەڵێ سلااوان لێبێ دووبارە بینەرانی کوردستان تیV و کوردستان ستار هاتینەوەلاتان بە گرروپێکی نوێ دەست پێ دەکەینەوە گروپی تۆ بەڵێنم پێ بدا کە لە چەند بەشداربوویەک پێک هاتووە لەلایەن مامۆستا بەیارەوە ڕاهێنانیان پێکراوە دەرباس بەڵێ گروپی تۆ بەڵێنم پێ بدا ساسان محەممەد ئاناهید یاد نەوزاد شیلان محەممەد و کەوێ بۆی بیان بینین بەرلەوەی بێنە سەستێژ جینە باچینە لای هاوکارمان ژیلە جارێکی دیکە سڵاو ئەم گروپەمان پێ بناسێنە چەند کەسن وتمان 5 کەسن چۆن خۆیان ئامادە کردو و تا چەند متمانیان بە خۆیانە بۆی بێنە سەرستێج و بەرەمەکەیان پێشکەش بکەن زۆر باشە دەرباز کاتە منیش لیانە پرسم چکە بەڕاستی منیش وەکو تۆزانم تۆزێک بینی من لە باکستێج و قسەمان کرد بەڵام وردەکاریم لێ نەپرسیون بۆ تۆم داناوە کەمتان قساکەن لە پێشە ئانا زۆر حەزەکە قسە بکە ئانا قسە بکە چۆنی ئامادەی ئانا ئەی سترێسی ئەناڵێ من لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا هیچ سترێس نەبوو بۆچی سترێس نەبووی هەمویان سترێسە بن ینی خۆ لای خۆت شتێکی سیر نییە کە ناڵێ ئەمان باش هەمانە بۆ سترێسە بن بۆ من سترێس نیم ئەگەر دەریش نەچم بۆ من وەکو تاقیکردنەوەیەکە ینی بەردەوامە بێ ئەگەر دەریش نەچی جارێکی ترێیتەوە بەڵێ ئەخرەت بینم ساڵێکی تر وات باشە سەرکەوتوبی فەرمودانیشە ئەم گروپە زۆریان حەزەکان قسە بکەن لەبەرەوە بەدڵی خۆیان کێ قساکە کێ قسە یاد هەستان یاد چۆنی ممنون سپاس یاد من زۆرم حەز لە قژیتە تۆیە زۆر زۆریان وارێ هەر نازانم چۆن ئاوەستێ بەڵام ئەوە شتێکی سڕی خۆتە هەر بەخۆیەوە هەیە یاد ئامادەی بێگومان لەگەڵ گۆرانەکە چۆنی باش پرۆڤەت کردم بێگومان لەگە مامۆستا بەیاری کە زۆر پێمەماندی بوو پرۆڤەکی زۆر باشمان کرد ئینشاڵڵا باش ئامادەینە ئەگەر لە ناو هەموو مامۆستاکانە خۆت مامۆستایکە هەڵبژاردایە لە جاتی مامۆستا بەیار کامیانە هەڵەبژار مامۆستاکانی تر ئەگەر مامۆستا بەیار بەیە ئەوانی تر کامیانە هەڵەبژار پێی ناڵێم مامۆستا بەیار وەڵا وەفایان هەیە مامۆستا بەیار هەر ئەویان هەڵەبژار زۆر باشە کەواتە فەرمونون ئێوە بڕۆنە ژوورەوە بەڵێ دەرباز دینا من ئێستا گروپی سێهەم ئەنێرمە ژوورۆ بۆ لای ئێوە زۆر دڵماسکنەوەمان ئاگاتان لێیان بێ لەوانی تر دڵماسکترن هات نەگەرەوە من دووبارە دەستخۆش گروپی تۆ بەڵێنم پێ بدا دێتە سەر شانۆ کە مامۆستا بەیار مامۆستایەکی قشت و جوان ئامادەی کردووە با بفەرمونە سەر شانەوە
شيخي سانعان بوكتي قاور لا إسلام ورقرا من خريكا بوكتا شيخ باشيمان بموا من خريكا بوكتا شيخ باشيمان بموا باشە با مایکێکیان لێ وەرگرم تۆ بەڵێنم پێ بدا تا من بەرە و جوان ببمەوە سپاس پێستم بۆ مایک نییە دینا پێویستیت خۆی ئەڵێ تۆ بڵێنم پێ بدا تا من بەرە و جوان ببمەوە بم دەرێ ماچێکی تار لەو لێوە جوان ببمەوە بم دەرێ ماچێکی تار لەو لێوە جوان ببمەوە دەم خۆشدینە دەست خۆشدینە دەستان خۆش دەرەجەیەکی بووین بەدینە ڕاستەوخۆ بچینە لای تێبینی لیژنە کاک میرە دەست خۆشی لە هەمووتانەکەم هەر هەمووتان دەنگێکی باشتان هەیە و ئەحساسێکی جوانتان هەیە بەڵام میرە هەستەکەی کێ زۆر سترێسە واللهی من باش هەمویان دیارن کە منی سترێسم لە جێگەیەوە تۆش سترێست بێەوە دیارە بەڵام حەقی خۆیانەکە سترێس بن حەقی خۆیانەکەوا بم بەڵام سروشتی بەرنامەکە وایە کە هەرە بێ تاکە کەسێک دەرچێت من ئەو ناوانە ئەخوێنمەوە کە دەرنەچوون پێشەوەی کە ناوەکان بخوێنیتەوە میرە ئەمەوێ بچمە لای بەشداربووان ئەوانەی کە بەهرەمەندن لە پرۆگرامی کوردستان ستار بەشداریان کردووە تاکە کەس کە کەمترین تەمەنی هەیە و ئەو کەسە بوو کە لە نزیکەی 1000 کەس یەک کەس بەشداری کرد کە تەمەنی زۆر بچووک بوو بۆیە لێژنا هەم دڵی نەهات و هەم بۆ پرۆگرامەکانی داهات و خۆمان ئامادە ئەەکەین ئەگەر کوردستان TV ڕێگەمان بدات و هەروەها سپۆنسەرەکانمان ڕێگەمان بدەن لەوەیە لە پرۆگرامی داهات و یاخود لە ئایندێکی نزیکە پرۆگرامێکی ستار دروستکەین بۆ مناڵان چەپڵەیەک بۆ مناڵان کاڵپشتیانەکەین دەستی خانەوادەکەی خۆش بێت باشە زۆر سپاس حەزە و تێبینیە من دەستخۆشی لە خانەوادەی ئەناهی دەکەم بۆ جەراعەتیان و نردیان خۆشی خاتونێکی زۆر باش و هیوادارن مۆفەق و سەکەوت. زۆر باشە ئەنجامی دوایین گروپی ئەمەڵقەی کوردستان ستار گروپی تۆ بەڵێنم پێ بدا
لە میرە وەردەگرم و ناوی هەر بەشداربێک خوێندرایەوە کە عزیەت بکێشن هەنگاوێک وەرنە پێشەوە بۆی باشتر ببیندرێن. من لە کاوی خان دەست پێکەم زەحمەت نەبێ فەرموو وەرە پێشەوە هەروەها شیلا خان جەنابیشتان کاکەیە تۆش فەرموو وەرە پێشەوە ئەنا هەتخانی بچکۆ لە تۆش وەرە پێشەوە داوای لێبوردن لە هەر چوارتانەکەم و خان ئەو بە سەرکەوت بۆ قۆناغی سێیەم پیرۆزە لە سان محەممەد کە لەم گروپە بە تەنیا سەرکەوت بۆ قۆناغی سێمی کوردستان ستار و هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربوانەی دیکە دەخوازم کە نەیانتوانی لەم قۆناغەدا سەرکەوتوو بن. دەستخۆشیتان لێ ئەەکەم و داوای لێبوردنەکەم کە هیلاکمان کردن لە پرۆگرام لەگەڵ ئێمە تا ئێستا ماونەتەوە و نەتانتوانی بگەنا قۆناغی داهاتوو. دەستان خۆش بێ و پیرۆزبایی لە سانەکەم بەخێر بێن فەرموو. دووبارە پیرۆزە و فەرموو. سان هەستی چۆنە؟ زۆر خۆش بیستم دەرچوی بەڵێ پیرۆزە؟ سواز دەکەم نون چاوەڕێ ئەوەتە کرد خۆت کە دەرچی یان ترسە متمانم بخۆم بەس هیچ ترسێکم نەبوو ینی چاوەڕێتە کرد کە دەرچی متمانم بخۆم هەبوو بەڵێ کەوی خەڵکەڵێن کە دەنگی تۆ بە گۆرانی ئینگلیزی زۆر باش بەڵێ هەستی چۆنە حالیان باش دڵتەنگنی نەخێر ئانا من پێم ناخۆشە دەرچووی یەکەم لە بەرەوەی خۆشمەوەی دووەمیش لە بەرەوەی ناوی کچەکەی خۆمە هەیە سێمیش لە بەرەوەی دەنگە خۆشە هەستی چۆنە؟ باشمێ ئەگەوی خۆم دەرچوومە بەڕاستە؟ بەڕاست والله بەخوا قەیناکە تەمەنی 10 ساڵە بەڵام عەقلی وابزانم وەکو 100 ساڵ وایە هیچت هەیە پێم بڵێ من نامێ زۆر پرسیارە لێ بکەم ساڵی داهاتوە بینمەوە لە ئاناگیان سەرکەوتوو بین یاد من زۆرم پێ ناخۆشە زۆر قەینامە هیوام زۆر بوو کە دەرچی وەڵا بەخۆشم هیوام زۆر بوو بەس ئەشم گۆڵانێ مەسەن هەر دەریشتنەسنی احتیاتم وەگر بوو ئەوە نییە پێ بڕوخێم چونکەوە ئەزمونەک بوو لۆ من ینی بەس لەوەی هاتبووم شەرت نیە ماری یەکەم بین ئەوە سیستەمی پرۆگرامەکەیە لێرە تەنها ئامانجەوەی ئەزمموی وەگری نەک تەنها بگەینە ئاین دەلانێ لە بەرنامەی داهاتویان بە شێوەی دی بابرین بەشداری بکەین یان هەر شتێکی بەرەو پێش بچین کێشت هەبوو لەگەڵ ئەو گۆرانی کە هەڵبژێرا بوو بۆتان لەگەڵ تۆنی خۆت ئەگونجا کێشەکە ئەوە بوو ئەوە تۆنی نزم بوو لەو من لەبەر ئەوان هەمویان کەس بوون تۆنیان برند بوو احتیاتی بوو بەس لەبەوە من تۆنەکە کەمەک نزمە بوو لە تۆ نزمش ناتوانم ئەدای زۆر تێدا بکەم ینی یان دەنگم بەرزکەم ئەوش مشکلێک کەمەک لۆم پێیا کرد بەس قەینە لێرەوە ئەڵقەی سێمی قۆناغی دووەمی کوردستان سار کۆتایی پێات سپاس بۆی کە بینەرمان بوون. زۆر سپاس بۆ هەموو بینەرانی کوردستان TV کە لە کوردستان سار لەگەڵمانە تا ئێستا ماونەتەوە سپاسی سپۆنسەرەکانەکەین و هەروەها سپاسی لێژنە و هەموو ئەندامانی کادرانی میوزیک لە پشتەوە کە ئەم شەو لەگەڵمانە ماونەتەوە و دەستخۆشی لە هەموو بەشداربوان و هەموو بینەرانەکەم و سپاسانەکەم تاقە ئەڵلقەی داهاتوو پرۆگرامێکی تری کوردستان ستار لەگەڵ چەند بەشداربوویەکی تر دێمەوە لاتان شەوتان شاد شەوتان شاد.